فەلای ڕێکخراوی داکۆک زۆر سپاس بۆ سانتریل کانسل سپاس بۆ ئاندین سپاس بۆ هاوکاریەکان وە کە توانیان هاوکاریمان بکەن لەم چالاچە ژینگە پارێزیە هیوادارین هەممان بەیەکەوە چارەکەیکی جوان و باش بەڕێوە بین و ئومێد دەکەم هەممان متەزم بن بە کاری چالاکوانی خۆمان کامە پیشە یەکەم جارمانیە وەکو ڕێکخراوی داکۆک هەستاین بە هاوکاریکردنی کانسلەکان یاخود پاگراگرتنی ژینگەی شارەکان کە هەموو وڵاتە ئەم شارە بە شاری خۆمان و بە وڵاتی خۆمان یازانین. So today we're going to do, just for 2 hours, we're going to do some community care work in Tipton, basically, because this is an ongoing project for Sandwell Council and you're going to be helping out for some vital work and volunteering today. So without the work that you guys are going to be doing, it'd be really detrimental for everything for what we're going to achieve. So thank you ever so much for what you're doing today. I really appreciate it, guys. Genuinely, thank you for all your support. It's a Monday morning, it's very cold, it's very wet, it's very muddy, so really thank you very much for doing this today. Appreciate it. لشاری تبتن لنزیکی برمیگام هەستاین بە چالاکی ژینگە پارێزی بۆ ئەم پارکەمان خاوێن کردوێتەوە بە شانازیۆک چالاکوانێک و لە ڕێکخراوی داکۆک ئەم کارەمە ئەنجام داوە بە گروپ زیاتر لە 50 نەفەرین 50 خۆبەخشین ئەم کارەمان کردووە ئەرکمان خاوێنکردنەوەی ئەرکمان پاکردنەوەی شار و ناوچەکانەوەکو و ناوچەکانی خۆمان وەکو ماڵی خۆمان دەستخۆشی لە هەموو لایەک. شارۆچکەی تیپتن سەر بە بێرمیگام مامە لەگەڵەوە ئەندامە خۆشەویستانە هاتین و ئەو ناوەمان وەکو شۆفر و گلێدەر پاکردەوە مامە باوەڕ و قەنەعاتت پێکەی مامەدانا نیو سەعاتی بێنە چوو مامە دوو گڵا بە زڵیان خەر کردەوە مامە بژین ئەڵێ شێرن مامە ئەڵێ شێرن هەر بژین دەستا خۆش دەستخۆشی لە ئەندەمان ڕێکخراوی داخۆکردن مامە بژین ئەڵێ لاوێت موزیک ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ هەستاوین بە ئەنجامدانی ئەم کارە ژینگەییە کە لە شارۆچکەی تیپتن و هەستاین بە پاکردنەوەی ئەم گۆڕەپانە و دەستخۆشی لە هەموو لایەکەکەم لەشی هەموو لایەک ساک بێت ئینشەڵا بە هیوای کاری باشتر و جوان بێت. دیسێمبەری 2004 سەرمەکارێکی ژینگە پارێزی لە ناوچەی بێرمیگام سەرباز تیپتۆنەوە هەستانەوەی لەبەر بەرچاوی ئەندامانی داکۆک بە سەربەشکار ئاراز و باز هەستاین بە کارێکی ژینگە پارێزی هیوادارم هەمیشە بەردەوام بێ ئەم کارانەوە. من وەک چالاکەوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ هەستاین لەگەڵ ڕێکخراوی داکۆک بە سەرپەرشتیاری ئەنجومەنی بێرمیگام ئیستانبول باس لە شاری بێرمیگام لە ناوچەی تیپتین هەستاین بە پاکردنەوە و کۆڵ و خاشاکێکی زۆر لە ناو پارکەکەیە دەستخۆشی و سپاسی هەموو ئەندامانی بەڕێزەکەم لەسا خۆش بە هیوادارم سەرکەوتوو بوو ئەم چالاکیانە بەردەوام بێت. بۆ هەستاین بە پاکردنەوەی ئەم پارک و ئەم شوێنە بە هاوکاری هەموو ڕێکخراوانی ئەندامی داکۆک و دەستی هەموو لایە خۆش بێ و بە سەرپەرشتیاری ئەنجومەنی بێرمیگامی ڕێکخراوی داکۆک کاک ئیسانبول باس. زۆر سپاس. بێرمیگام لە ناوچەی تیپتن وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک دەستمان کرد بە کۆکردنەوەی
ئەو زبڵ قاشاقی کە لەم ناوچەیە هەبوو سەرڕێگەیەکی پیادەیە گشتیە و زبڵ قاشاقێکی زۆر کۆکراوەتەوە زیاتر لە 7 ئەندامی ڕێکخراوی داخۆک بەشدارن خۆبەخشانە دەستیان کردەوە ئەم کارەکەی پازێ هیوای سەرکەوتنیان بۆ خواستنەشیان ساف بێت. As DACO organization members, we came together to do an environmental activity to fix litters by the help of the council, Sandwell Council. We are really happy to help make environment clean because for me, I'm as a college student, Sandwell college student, I already got enough from college teachers. This country gave us enough, really. Now it's time to give it back to help society, environment. So I have a message for everybody around the world and this country, especially in Sandwell area as well. Please help environment, save animals, protect the environment so that we can live healthy. هاوڕێیان بە ناوی ئەنجومەنی هێرمیگامەوە سپاسی جەمعیەکان دەکەین سپاس دەستخۆشتانی دەکەم ڕاستی هیمەتێکی زۆر داکەمەوە سالاچێکی زۆر جوان ئەوەی جێگای خوشحاڵیە ئەو بەڕێزانی کە لە کاسڵ بوون باوەڕیان نەدەکەم کە ئەو چالاکیە بە ماوەیەکی کەم لە ئەنجامی بدەین سپاس بۆ هیمەت و جێگی ئێوە وایتان بە ماوەیەکی باش ئەندامانی کاسڵی یان شارەوانی ئەو وڵاتەیە شۆک بکەن بتوانن ئەو هەمە قاشاکە شۆکەنەوە دەستیان منە کاخۆش بین نمونەتان زۆر بی هەوڵ